Jerusalem as the capital of Israel. لە دوای دامپێدانانی قودس وەکو پایتەختی ئیسرائیل و گوێزانەوەی باڵۆزخانی وڵاتەکە بۆ ئەو شارە، جارێکی دیکە دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا بە تویتێکی دیکە لەسەر خاوەندارێتی ئیسرائیل بەسەر بەرزایەکانی جۆلانی داگیرکراوەوە نەک هەریاسانی و دەوڵەتیەکانی پێشل کرد، بەڵکو و قەیرانەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست قوڵتر دەکاتەوە. ترامپ لە تویتەکەیدا نووسیوێتی دوای 52 ساڵ کاتیەوە هاتووە ئەمریکا دام بەسەروەری تەواوی ئیسرائیل بەسەر بەرزایەکانی جۆلاندا بنێت کە گرنگیەکی استراتیژی و ئەمنی بۆ دەوڵەتی ئیسرائیل و سەقامگیری ناوچەکە هەیە. هەر بۆیە نەتانیاهۆ ڕاستەوخۆ لە تویتێکدا ڕایگەیاند دامپێدانانەکی ترامپ بەسەروەری ئیسرائیل بەسەر جۆلاندا ئازایانەیە. بەرزایەکانی جۆلان لە چەند ڕەهەدێکەوە گرنگی استراتیژیان هەیە. بۆ پێی شاخی جەبەلولشەیخ 2800 مەتر لەسەر ئاستی دەریاوە بەرزە، بربەستێکی سروشتیە لە دژی هەر جوڵەیەکی سەربازی کە لە ساڵی 1967دا کەوتە دەستی ئیسرائیل و ئێستا گەورەترین بنکەی ڕادار و چاودێری لەسەر هەر جوڵانەوەیەک لە خۆرهەڵاتی ناوەڕاست لەسەری دامەزرێنراوە کە دەڕوانێت بەسەر تەواوی ناوچەی ژێردەسەڵاتی سووریا و دەریاچەی تەبەریە و ناوچەی جەلیلی باکووردا. ئەم ناوچەیە کە بە 1200 کیلۆمەتری چوارگۆشە مەزەندە دەکرێت لە ساڵی 1967دا بڕی لە سەدا چواردەی ئاوی سووریای پێک دەهێنا و ئێستا سەیەکی ئاوی دەریاچەی تەبەریا دابین دەکات و ناوچەیەکی گرنگی کشت و کاڵیە. دانیشتوانە عەرەبەکانی کە کەوتونەتە ژێر داگیرکاری ئیسرائیلەوە بەپێی ئامارێک نزیکەی 40,000 کەسن کە لە عەلەوی و دروزی پێکدێن و ئیسرائیلیش لەوەتەی داگیری کردووە 30 کۆمەڵگەی داگیرکاری تێدا دروست کردووە کە زۆربەیان جوولەکەی ڕووسین و ژمارەیان 17,000. لە چواردەی کانونی یەکەمی 1970دا کنێستی ئیسرائیلی بە دەرکردنی یاسای جۆلان یاسا و دادگا و کارگێڕی ئیسرائیلی بەسەر جۆلاندا سەپاند، چونکە لە دەی حوزەیرانی 1967دا سوپای ئیسرائیل لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندبوو کە ئێستا بەرزایەکانی جۆلانی سووریا کەوتۆتە دەسمان. بەپێی یاسای نێودەوڵەتیش هەموو ئەوەی لە دوای 5 حوزەیرانی 67 کەوتە دەستی ئیسرائیل زەوی داگیرکراوە، بۆیە دەبێ بگەڕێنرێتەوە بۆ خاوەنەکانی. هەر بۆیە لە حەڤەی کانونی یەکەمی 1970دا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە دەرکردنی بڕیاری 497 ئەو بڕیارەی ئیسرائیلی ڕەت کردەوە و بە زەوی داگیرکرا و ناوی برد و ڕایگەیاند کە پێویستە بۆ سووریا بگەڕێتەوە. بۆیە ئەم بڕیاری ترامپ پێچەوانەی گەشت بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە و پێگەینەتەوە یەکگرتوەکان بێهێز دەکات و قەیرانەکان قوڵتر دەبنەوە و بنەماکانی جەنگ و خوێن ڕێژی زیاتر دەبن. ئیدارەی ترامپ بە دڵسۆزترین ئیدارە بۆ لۆبی ئیسرائیلی دادەنرێت و زۆربەی پۆستەکانی لە پارێزگارە نوێ تووڕەوەکانن. هەر بۆیە لە دوای بڕیاری بەپای تەقدانانی قودس بۆ ئیسرائیل ئەمە دووەمین بڕیاری شەرعیەتدانە بە دەسەڵاتی داگیرکاری ئیسرائیل و پێچەوانە بە یاسای نێودەوڵەتی. لە دوای هەڵبژاردنەکانی ئیسرائیل لە مانگی نیسانی ئەم ساڵدا گرێبەستی سەدا بە قازانجی ئیسرائیل و زیانی فەڵەستینیەکان بەسەر ئەو وڵاتەدا بسەپێنێت، وەکو دەردەکەوێت ڕژێمە دیکتاتۆرەکانی ناوچەکەش لەوەدا پشتیوانی دەکەن. هەر ئەو هۆکارە شەخوەرئاوە پشتیوانی لەمانەوەی ئەو سیستەما دیکتاتۆرانە دەکات لە دژی بەهاری ڕاپەڕینی گەلانیان، چونکە مانەوەیان پەیوەندی بە ئاسایشی ئیسرائیلەوە هەیە. Ona